إيطاليا، فرنسا، يونان هماهنگی کریه افروکه که هزا که خویا زیده تر بشین قبرسه حتی که جهرشین ایرانه بپارزن پشتی که هرش لسر بنکه که بریتانیای لقبرساتیه کرن. لسر و مجاره و داهاتوی برفرهبونا بازنه شار ماترسین و لسر تمام روشهلاتا ناوین و جیهانه دکتور فرانسیسکو سالیسو تویجر دامزروا ایتالیا جبو تویجینوی سیاست ناف دولتی جباجار بولونیا ایتالیا میوانه منه دکتور فرانسیسکو تبخیراتی کردستان 24 اف همه هنگی و ریکفتنا دبینا ایتالیا فرانسا و یونان هاتیه کرن بو هنارتنا هزا زیدتر بر بقبرسه و هنارتنا گشتیا فروکه هلگرا شارل دیگولا فرانسی بروش هلاتا ناوین دریا سور دهیتا چه معناه؟ ئەوەی بینیمانە لە چەندین وڵاتی ئەوروپیدا وەکو ئیتالیا و فەڕەنسا و یۆناندا ئەوە دەگەێنێ کە مای پاراستن و سەقامگیریکردنە بۆ تەواوی دۆخی جیهان ئەم ناردنی هێزە بۆ پاراستنی هاوڵاتیانە لەگەڵ ئەوەدا هێزە سەربازیەکانمانن ئەوەشمان بینەچێت کە سەرچاوەی وزەی جیهانیش پێویستی بە سەقامگیریە بۆیە ئەمە دوو یەکەمیان بۆ پاراستنی ئەو بنکەکانی وڵاتانی ئەوروپایە وەکو بەریتانیا و فەڕەنسا کە لە کەندا و هەیانە لەگەڵ ناوچەکانی تردا لە هەمان کاتە بەهێزکردنی توانای بەرگری وڵاتانە لە ناوچانەدا بۆیە لەگەڵدا ڕێکەوتنامەی ساڵی ڕێکەوتنامەی 2027 بۆیە وڵاتانی فەڕەنسا کە بوونێکی سەرەکی هەیە لە ناوچەکەدا کە کاریان لە زەریای هیندیدا هەیە لەوێ ئامادەبوونیان هەیە بە هەمان شێوە لەگەڵ هاوپەیمانەکان لەگەڵ وڵاتانی کەنداودا هەماهەنگیان هەیە. باشە. دکتۆر فرانسیسکۆ دماهیک داخوایانە دۆناڵد ترامپ ئەvەیە دەبێژیت ئەس حەز دەکەم بەشدار بم دە هەلبژارتنە ڕێبەرێ باڵای کومارە ئیسلامیا ئیرانێ. هەلبژارتنە ڕێبەرێکێ نو بۆ کومارە ئیسلامیا ئیرانێ لە پێش چاوێن ئەمریکا ئایا دهێتەوێ معنایەک و ئەمریکا ئێدی خوازیار نینە ئەف حکوومەتە ژناو بچیتن و ئارمانجە دەدەست هەڵاتێدا بمینیت؟ ئەوەی سەرۆک ترەمپ وتێتی ئەمە وەکو بڵێن جێچەڵێکە لە هەمان کاتە دەتوانین ئەوە بەڕوونی ببینین کە ڕوونە کە ناتوانێت کە دەستوەردانی هەبێت لە دەستنیشانکردنی سەرکردەکاندا لە پراکتیکیشدا ئەوەی بینیمانە هەردوو ئەمریکا و هێزەکانی ئیسرائیل بۆەوە هەنگاو دەنێن دەیانەوێت کەمپینێک ڕاگەنن بۆ کوشتنی ئەم ئەوانەی کە سەرکردن ئەوانەی کە لەم ڕژێمە ئێستادا هەن ئەمەش بەمانایە دێت کە دەیانەوێت هەڵبژاردەکانی ئەو ڕژێمە بۆ دەستنیشانکردنی ڕێبەری تازە کەم بکەنەوە. باشە پرسیار ئەvێ یعنی ئێستا نوکە ئەمریکا حەستکەت و ئارمانجە vê حکوومەتê ji nav bibetin yan jî hatinawa bû nava vî şerî bû ji nav birina hikûmetê nîne. Ege bû ji nav birina hikûmetê nîne kewate destkeftê Emerîka çi bûye û çi ye? ئەوەی بینیمانە تاوەکو ئێستا ئەم جەنگە کە چەندین مانگە پلانی بۆ داڕژاوە و باسی لێوە دەکرێت لەژێر ڕۆشنایی ئەوەی کە بینیمانە هەردوو ئیسرائیلیەکان و ئەمریکا
ئەو کەسانەی کە کەسە سیاسیەکانی کەسە سیاسیە دیارەکانی ڕژێمی ئێستای ئێران دەکەنە ئامانج دەتوانین ئەوە بڵین ئەوان زۆر بەتوندی لە خودی ڕژێمەکە دەدەن تەنانەت لە سەرەتای دەستپێکی ئەم جەنگەشەوە ئەوەمان بینیوە کە تەنانەت لە ڕۆژێک بەر لەوەی کە گفتوگۆکانی گەڕی داهاتوو دەست پێ بکات ئەم جەنگە دەستی پێکرد ئەمەش خۆی لە خۆیدا ئاماژەیەکە بۆ ئەمە ئەوەی کە دەیانەوێت ئەوەیە کە ئەوەی کە دەیانەوێت دەستیان بکەوێت بەجددی ئەوەی لەبەردەستیانە هێزێکی زۆرە بەڵام ئاخۆ دەتوانن ئەوەی کە دەیانەوێ و ئامانزیانە بهێنە دیاخۆنا تێنەگەشتم ڕاستی ئارمانجاوان چییە مەسەلە کەواتە ئەوە ئەمریکا دەبێتن بدەست بە بینیتن دوی شەڕیدا چییە ئایا بدەست بە ئینا حتى نوکە ترامپ بهێتن بەحسی هەلبژارتنە ڕێبەرێکی تازە بکات تا ئێستا ئەوەی بینیومانە لە 5 ڕۆژی ڕابردوودا لە جەنگەکە ئەوەیە یەکێک لە ئامانجە سەرچیەکانی ئەم کەمپینە یاخود ئەم جەنگە ئەویش بە ئامانجگرتنی کەسە دیارەکانی نێو ڕژێمی ئێستا ئێرانە هەموو ئەم ئۆپەراسیۆنە ئامانجیان بۆ کەمکردنەوەی توانای ئەو ڕژێمەیە لەسەر هەموو ئاستێک تەنانەت بۆ سەر ئاستی سەربازی و سیاسیش لە هەمان کاتدا ئەمە ئامانجێکە دەکرێت بەدەست بێت بەڵام ئاسان نییە بە بۆ چوونی من کە تەواو بەرجەستە بێت باشە دەبێت ناوبەرێدا دکتۆر فرانسیسکۆ بۆچی ئارمانجێن ئیسرائیل و ئەمریکا ji hev cuda ne yani İsrail em dibînin aşkera dibêjîtin armanca me ji navbirnavê hikûmetê ye lê eva Emerîka dibêjît û eva Emerîka jê behs dike bi taybetiya dimahiyê Trump hiç amajeyek nîne bû daxwaza Emerîka bû ji navbirnavê hikûmetê bûçî armanca du hevbeşên şarker li dijî Îranê cuda ne ئەمە بەهۆی ئەوەیە کە هەردوو لە ئامانجی جیاوازیان هەیە کە لەلایەن خودی وڵاتەکانەوە لەلایەن خودی ویستی وڵاتەکانەوە سەرچاوەی گرتووە بێگومان هەردووچیان هەردوو سەرکردەکان دەیانەوێت سەرکەوتنێک بەدەست بێنن کە سەرکەوتنەکە هەم ناوخۆیە بێ لە نێو وڵاتەکە خۆیاندا ئەمەش دەرەنجامەکەی لە سەرکەوتنی جەنگەکەەوە بەدەست دێت ئیسرائیلەکان دەیانەوێت دەستکەوتی سەربازیان هەبێت دژی ئێران لەگەڵ ئەوەدا ئامانجی استراتیژیان هەیە لە ناوچەکەدا ئەمەش یەکێکە لە خاڵە هەڵە گرنگەکان کە ئەوان تەماشای دەکەن لەگەڵ ئەوەدا هاوپەیمانەکانیش بوونەتە کەوتونەتە ژێر مەترسیەوە چەندین ساڵیشە 10 ساڵ چەندین دەیەیە تاوکو ئێستا ئەم مەترسیانە بەردەوامە هیچ کاتێکیش بەقەت ئێستا ئێران بێهێز و لاواز نەبووە هەندێک شتیشەیە کە کەسیە کە دەبێ لە بەرچاوی بگرین بۆ نمونە ئەگەر بیرتان بێ سەرۆک ترامپ بوو لە ڕێکەوتنامەی ئەتۆمیەکە کشایەوە ئەوە دۆناڵد ترامپ بوو ئەوەی ئەمەی کرد کاتێک کە ئۆباما پێشتر ئەو ڕێکەوتنامەی لەگەڵ فرانسیسکۆ دەئەگەرێ مانە حکوومەتە نوکەیە ئیرانێ و ئەف شەڕە دوماهیک هات ڕێکەفتنێک ژێربژێر هاتەکردن ئایا دێچی ئیرانێک پەیدا بیت دێ چ ڕوڵ و هێزێک هەبیت ئایا ئیران دێمینیت ئیرانە جارە یانژی ممکنە جارەکە دیڤەگەڕیت و خول سەر پێیا بگریت ئەمە پرسیارێکی زۆر گرنگە
بێگومان ئەوەی کە من بۆی دەچم ئەوەیە ڕەنگە ئەمە هەمان ئێران نەبێت لە داهاتوودا کە پێشتر بینیمانە ئەگەر ئەوەش ڕوو بدات بێگومان زۆر جیاواز دەبێت ئەمەش پەیوەندیدار دەبێت بە دەرەنجامی ئەم جەنگەوە ئاخۆ چەند بەردەوام دەبێت لە چەند ڕۆژی داهاتوو یان هەفتە یان مانگ سەرۆک ترامپ خۆشی باسی ئەوەی کرد کە ڕەنگە 6 هەفتەی پێ بچێت بەڵام دەکرێت چەند مانگێکیش بخایێنێت ئەم جەنگە ئەوەی بینیمانە تاوەکو ئێستا تا دێ بەرفراوان دەبێت لە ڕووی جوگرافیەوە ئامانجەکان زیاد دەکەن بەڵام کاریگەری تۆڵەکانی ئێران تا دێت کەم دەبێتەوە باش چونکە بوشک بارانی بەهێزی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەریان بەردەوامە ئاخۆ ئەمە چۆن لە ڕووی سیاسەتەوە پەرەدەستێنێ دەبەستێتەوە بەوەی کە IRGC دەبێ بەهێزتر بێت لە جاران هەر وەک شارەزایان باسی دەکەن لەگەڵ ئەوەدا ڕەنگە ئەوەش ببینین کە کاریگەریەکی کەمتریان هەبێ بەسەر دکتۆر فرانسیسکۆ ساڵی سۆ توێژەر ددا مەزرەوەی ئیتالیا ji بۆ توێژینەوەی ئازانستی یانژی سیاسەتا ناودەوڵەتی ji ئیتالیای گەلەک سپاس